بله تماشاوان هێژار ڕوودا و وەرگرا خەڵاتە ئیساڵیا شەهید شیفا گەردی ئەشکەرە دکە ڕۆژنامەوانێکە ناودار یا جیهانیە دیسا کو بکارێن خۆی مەدیایی لە سەرانسەری دنیایê دێ ناسکردن و ناودایە ئەو ژی خانم لیس مەری دووسێتە دووسێت 63 ساڵیە بە عەسلێ خۆ کەناداییە یەک ji ڕۆژنامەوانên سەرەکە yên kanala BBC-ya Brîtanîye kan bi hev re bizanin wergira xelata îsal ya şehîd şîfa gerdî kî ye? لیس دووسێت لە 24 دسەمبەری ساڵی 1958 لە نیو برۆنسویک لە کەنەدا لەدایک بووە. ساڵی 1970 بەکالۆریۆسی لە زانکۆی کوین لە ئۆنتاریۆی کەنەدا بەدەستهێناوە. ساڵی 1982 ماستەری لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی تۆرنتۆ بەدەستهێناوە. لە نێوان ساڵانی 1983 تاوەکو 1988 وەکو ڕۆژنامەوانی فریلانس بۆ میدیاکانی کەنەدا وەروە BBC لە ئەفریقای ڕۆژاوە کاری کردووە. ساڵی 1988 و 1989 لە کابولی پایتەختی ئەفغانستان ڕووماڵی کشانەوەی سوپای یەکێتی سۆڤێتی کردووە. لە نێوان ساڵانی 1989 تاوەکو 1993 پەیامنێری کەناڵی BBC بووە لە ئیسلامابادی پایتەختی پاکستان و ڕووماڵی ڕووداوەکانی ئەفغانستان و ئێرانیشی کردووە. لە ساڵی 1994 نووسینگەی کەناڵی BBC لە عەمانی پایتەختی ئوردون دەکاتەوە. لە نێوان ساڵانی 1995 تاوەکو 1999 لە ئۆرشەلیم جێگیر دەبێت و ڕووماڵی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکات. ساڵی 1999 دەبێتە بێژەر لە کەناڵی BBC بەڵام لە کاری مەیدانی بەردەوام دەبێت. وەکو بێژەر ڕووماڵی ڕووداوە گەورەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی کردووە وەکو بەهاری عەرەبی لە میسر و تونس و لیبیا. ساڵی 2014 یەکێک بوو لە بەرهەمهێنەرانی بەڵگە فیلمی منداڵانی سووریا. ساڵی 2015 یەکێک بوو لە بەرهەمهێنەرانی بەڵگە فیلمی منداڵانی غەزە. لە ساڵی 2018 دوو بەڵگە فیلمی لەسەر شەڕی سووریا بۆ کەناڵی BBC ئامادە کردووە. لە مانگی ئابی ساڵی 2021 ڕووماڵێکی فراوانی کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە ئەفغانستان کرد. ئێستا ئەو لە ئۆکراینایە ڕووماڵی هەڕەشەکانی ڕووسیا دەکات بۆ هێرشکردنە سەر ئەو وڵاتە.